هەردوو حیزبی حکومڕان پیان خۆشە چکە مەرج نییە ئێمە هەردوو حیزبی حکومڕان لە هەموو شتێدا بە حەق بزانین هەر شتێ بە حەقی بزانین تەییدی دەکەین پشگیری دەکەین بەڵام دڵنیاین کە لێرەش کەم و کوڕی زۆرە و کەم و کوڕیەکانی خۆمانن لە حکوومەتی نێوەندی بەدموچاوماندا دەدەنەوە لەمە ودا چی بکەین لە ڕووی سیاسیەوە جارێ پێمان وایە کە دەبێت دەست بکەین بە پاکسازی و شاکسازی بەڕێزان پێش کایەکانی ژیان پێش لایەنی سیاسی و ئابووری و ئیداری دەبێت لە عەقڵ و دڵی خۆماندا پاکسازی و شاکسازی بکەین با من بۆتان ڕوون بکەمەوە ئەو کەسەی کە بە شێوەیەک ئیدارەی ئەم وڵاتە دەدا بە بەرژەوەندی خۆی بنەماڵەکەی عەشیرەتەکەی حیزبەکەی تەواو بێ بەڵام بە زەرەری کۆی خەڵک تەواو بێ بۆ وا دەکات جۆری بیرکردنەوەکەی وایە جۆری هەست و نەستەکەی وایە بۆیە دەبێت لە عەقڵ و دڵەوە ئێمە هەوڵ دەین بارودۆخەکە ڕاستکەینەوە دەبێت شێوەی بیرکردنەوەمان ڕاستکەینەوە کاکە وڵات وا بەڕێوە نابردرێ کاکە چێو مافەی بە تۆ داوە کە تۆ خۆت بە خاوەنی بن زەوی و سەر زەوی و هەموو شتێکی ئەم وڵاتە بزانی خەڵکی دیکە بە هیچ نەزانی چێو مافەی بە تۆ داوە لە ڕاستیدا دەبێت بیرکردنەوەکان ڕاست بکرێنەوە هەست و نەستەکان ڕاست بکرێنەوە وەوەی کە خوا فەرموویەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقع هیچ کۆمەلگایەک ناگۆڕێ واتە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تاکوان دەرونی خۆیان نەگۆڕن دەرون واتە جۆری بیرکردنەوە و جۆری هەست و نەست و خولیا و نیەت دەبێت لەوێوە گۆڕانکاری بکەین لەوێوە دەبێت پاکسازی بکرێت دەبێت لەوێوە قیادەی سیاسی کورد ئەوانەی کە تا ئێستا لەم وڵاتەدا ئەمرونەی هیان بەدەست بووە دەبێت لێرەوە خۆیان بگۆڕن بزانن کە ئەم وڵاتە هی هەموو لایەکە خوا دەفەرمێ والأرض وضعها للأنام خوا زەوی بۆ خەڵک داناوە نەیفەرمووە بۆ فلان ماڵ و فلان ماڵ نەیفەرمووە بۆ فلان حیزب و فلان حیزب بۆ کەمینەیەکی ملیاردێر نا بۆ خەڵک خلق لكم ما في الأرض جميعا خوا لە قورئاندا دەفەرمێ کەی لا يكون دولة بين الأغنياء منكم با ماڵ و سامان لە دەستی دەوڵەمەندەکانتان دەکورتەڵ نەیە کەمینەیەک ببنە ملیاردێر لە حیزب و خزم زۆرینەیەکی بەو شێوە برکە دەبینین دەبێت ئەو بیرکردنەوانە ڕاست بکرێنەوە ئەم جا دەتوانین لە کایەکانی دیکەدا چاکسازی و پاکسازی بکەین ئێمە بڕیارمان وایە کە خوا پشتیوان بێت بەردەوامی درێژە پێدەدەین لەسەر هاوسەنگی سیاسی خۆمان و دڵسۆزی خۆمان بۆ هەموو لایەک هەروەها بڕیارمان وایە کە پابەندی باشتر بە بنەماکان و وەجەختکردنەوە لەسەر هەرچی زیاتر لە سەنگەری ستەملێکراوان و وەستان لە بەرامبەر ستەمکاران و خۆستەپێناندا بوون هەروەها هەوڵ دەدەین کاری جددی زیاتر بکەین بۆ هەرچی زیاتر فراوانکردنی بازنەی کۆمەڵی ئیسلامی ئەم کۆمەڵی ئیسلامیە کە خەڵکێکی زۆر هێوا و ئاواتی خۆی پێ هەڵواسیوە خەڵکێکی زۆر ئومێدی هەیە بە کۆمەڵی ئیسلامی متمانەی پێ هەیە کە متمانەکەشیان و ئومێدەکەشیان خوا پشتیان بە لەجێ خۆیدایە ئەم کۆمەڵی ئیسلامیە لەو برای خۆتانی وەربگرن بەم قەبارەی ئێستای بەم ناو نیشانەی ئێستای بەم شێوەی ئێستای نابێتە جێی متمانەی خەڵکێکی زیاتر ئومێدی خەڵکێکی زیاتر و جێ لە بنبوونەوەی سێبەرەکەی خەڵکێکی زیاتر دەبێت هەوڵ دەین کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکەین بۆەوە کە فراوانتری کەین سێبەرەکەی فراوانتر بێت باوەشی گەورەتر بێت جێ ئومێدی خێری خەڵکی زیاتر بێ دەبێت هەر لە ناونیشانیەوە هەر لە نێوەڕۆکیەوە لە ئامرازەکانیەوە لە شێوازەکانی کاریەوە هەر شتێک فراوانکردن و گەشە پێدانی کۆمەڵ ئیسلامی پەچی لەسەری بکەوێت دەبێت ئاوی لێ نەخۆینەوە ئەوانەی ناتوانن خۆیان بگۆڕن ناتوانن خەڵک بگۆڕن کەسێک واقعی پێدەگۆڕدرێ خۆی پێ بگۆڕدرێ خوا وا دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەگە خۆمان نەگۆڕین خەڵکمان چۆن پێدەگۆڕدرێ ئەگەر خۆمان والێ نەکەین کە خەڵکێکی زیاتر لێمان بێتە پێش و لەگەڵماندا هاوکار و دەستبارگر بێ چۆن دەتوانین با خەڵک هەمووی نێ نوێژی بە جەماعەتمان لەگەڵ بکە بەڵام با بێن لەگەڵماندا هاوکار بن بۆ ڕیشە کێشکردنی ستەمکاری گەندەڵی پۆخەڵی قۆرخکاری و سەسپاندنی دادگەری هەموو پێویستیمان بە دادگەری هەیە هەموو لە زوڵم لە ستەم لە قۆرخکاری زەرەرمەندین ئەو شتەی کە هەمومان پێویستیمان پێ هەیە بۆ هەمومان باشە با هەوڵ دەین بە هەمان بیشەسپێنین ئەو شتەی بۆ هەمووان خراپە با بە هەمووان هەوڵ دەین ڕشەکێشی بکەین
ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەتەنی ئەومان پێ ناکرێ بەو قەمارەی ئێستا و بەو شێوەی ئێستا بۆیە دەبێت خۆمان والێ بکەین کە خەڵک وەکو گوتم لەگەڵمان گر بێ کە دوایی من لە کاتی مناقەشەکردنی پەیڕەوی نێو خۆدا هەندێک پێشنیارم دەبێ لە کاتی بڕگەکاندا عرزتان دەکەم بەڵام لێرە هەر بەگشتی دەیڵێم ئێمە دەبێ کاری زیاتر بکەین بۆ لێکتر وەنزیک خستنی زیاتر لێک وەنزیک خستنی بەشەکانی تەوژمی ئیسلامی لەم وڵاتی ئێمەدا خەڵکەکە موسڵمانە بەگشتی کەسانێک هەن کار دەکەن بۆ ئیسلام کە لە چوارچێوەی تەوژمی ئیسلامیدا کۆبوونەتەوە ئێمە دەبێت ئەو تەوژمە ئیسلامی زیاتر لێک وەنزیک خەین دەبێت زیاتر پێکەوەی تەباکەین پێکەوە هاوکاریکەین دەستبارگری بکەین هەڵبەتە زۆرمان گوتووە کاتی خۆی بەڵام پێویستە لێی ماندوو نەبین ئێمە دوجار نزیکترین کەس لە ئێمەوە لە پرۆژەکەمان لە کارەکەمان لە ئامانجەکانمان لێمانەوە ئەو خەڵکەن کە لە چوارچێوەی تەوژمی ئیسلامیدا خۆیان دەبینەوە هەڵبەتە بۆ ئەوەش هەر شتێ پێویستکە لە تەبایی لە برایەتی لە چوونە پێش وەکو لە ڕابردووشدا کردومانە لە داهاتووشدا دەبێ ئاوی لێ نەخۆینەوە ئامادەی هەر هەنگاونانێک بین کە ئەو لێک نزیکی و تەبایی و پێکەوە کارکردنە پەچی لەسەری بکەوێت و لێرەشەوە من دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو خەڵکانەی کە لەم گۆڕەپانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانیدا کار دەکەن بۆ ئەوە کە جارێکی دیکە ئیسلام و شریعەتی خوا و وەحی خوا بکەنەوە کاڵای باڵای ژیانی ئەم خەڵک و وڵاتە و هەموو ئەوانەی کە کار دەکەن چ لە حیزبی سیاسی چ لە ڕێکخراودا چ لە هەر هەوڵێکی خەرخوازیدا دەستخۆشی لە هەمویان دەکەین و هەمویان بە نزیکی خۆمان دەزانین بێمە سەر تەوەری چوارەم لە ڕووی ئابووری و گوزەران و چەسپاندنی دادگەریەوە واقعی ئێستامان ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی خوشکان و برایان واقعی ئێستامان لە ڕووی ئابووری ژیان و گوزەرانەوە دەبینین قڕی پڕێکی زۆر هەیە چینایەتیەکی زۆر هەیە قۆرەخکاری و گەندەڵیەکی زۆر هەیە کە لە ڕاستیدا وشەی گەندەڵی قۆرەخکاری پێم وایە کەمە لە بەرامبەر ئەوەدا کە ئێمە لە هەرێمی کوردستاندا دەیبینین من لە هەولێردا دەنیشم دەزانم سود و گەزەرێت لە سلێمانی دەزانم لە دهۆک دەزانم لە هەڵەبجە لە هەموو شوێنەکان دەزانی چ دەگوزەرێ ئەوانەی کە باڵادەستن خۆیان بە خاوەنی مطلقی سەرزەوی و برزەوی وڵاتە دەزانن بەڵکو خەڵکەکەش بە خزمەتکار و کۆیلەی خۆیان دەزانن کەی ئەمە ویژدانە کەی ئەوە دینە کوا دیموکراسی وە دەڵێت کوا مافی مرۆڤ وا دەڵێت پێش ئەوانە کوا شریعەتی خوا و دینی خوا وا دەڵێت ئێمە هەموو مرۆڤین لەم سەرزەویە خوا ڕزقی ئێمەی خستۆتە ئەم وڵاتەوە هەمومان لەو ڕزقەدا بەشدارین هەمومان لەو خێروبێرەدا بەشدارین بۆ دەبێت خێروبێرەکەم بچێتە دەستی چەند ماڵێکەوە چەند بنەماڵەیەکەوە کەمینەیەکەوە ببێتە ملیارلێر پارەکەی ئەوەندە زۆر بێ سامانەکەی ئەوەندە زۆر بێ لێرە نەحەوێتەوە حواڵەی بکا بۆ دەرێ بەڵام خەڵکی دیکەش 100 مەتر دووجای دەست نەکەوێت لە کۆڵیتەخانەوەیەکدا بژێت کەی دینی خوا وا دەفەرمێ کوا بۆ ئەوە خەبات کرا ئێمە کاتی خۆی پێشمەرگە بووین هەموو وەکو یەک بووین بەرگمان پۆشاکمان پێڵاومان جێگە و ڕێگەمان هەموو وەکو یەک بووین ئێستا بۆ هێندە چوونە ئاسمان لەکوێ دەوڵەمەندی وات بینیوە هەر سەعاتەی 100 دەفتەر بکەوێ لەکوێ بۆ ئەو جۆرە کاسی بێ مە نازانین چۆن ئەوانە ویژدانیان ڕۆژە خەبەریان ناکاتەوە نازانن دوای هەموو دەچینەوە بەر دادگای خوا نازانن کە ئێمە ڕۆژێک دێ لێمان دەپرسرێتەوە نازانم چۆن خەویان لێ دەکەوێت لە ئاهوناڵەی هەندێک لەو مەزڵومانەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەیبیستن هەندێک لەو فەقیر و داماوانە کە دەبیستن چۆن دەژین چۆن بە کولەمەرجی چۆن ئەوانە خەویان لێ دەکەوێت بۆیە واقعەکەی ئێستامان پڕە لە قڕی پڕی لە چینایەتی کەمینەیەک لە سەریانەوە ڕژاوە زۆرینەیەکیش لە بەریان بڕاوە کەمینەیەک لە حیزب و خزم بوونە ملیارلێر زۆرینەیەکەوە بۆ خۆتان دەزانن یەک دوو ئەم وڵاتەی ئێمە ژێرخانی ئابووریمان نییە ئەم وڵاتەی ئێمە گەنجەکانی هەمووی عاتڵ باتڵ دەخولێنەوە یاخۆ سەری خۆ هەڵدەگرن بۆ هەندەران دەڕۆن بۆ لە زیاتی ئەوەی کە بێنین کارگە دروستکەین فابریقە دروستکەین بەرهەمی خۆماڵیمان هەبێت ئەم وڵاتە بۆتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دراوسێ وڵاتانی دوور و نزیک دوای 30 ساڵ حکمی خۆجێیی دوای 30 ساڵ
هەرێم وڵات بەڕێوەبردن دەبێ ئاوابین، دەبێت زیادەوبانت وابێ، دەبێت ژێرخانی ئابووری لە ڕووی کوشت و کاڵەوە، لە ڕووی ئاژەڵداری، لە ڕووی پیشەسازی دەبێت بەو شێوەیە بێت. هەر قەسر و ڤیلا بەرز دەکرێنەوە، بەڵام لەسەر حیسابی ئەو کارگە و معمەلانەی کە کاتی خۆشی هەبوون لەسەر دەمی ڕژێمی گۆڕ بە گۆڕدا، ئەوانەش هەمووی حەپەلۆش کران و هەمووی فرۆشرا و هەمووی داخرا. ئەگەر باسی ئەوە بکەین کە چەند دەرمانی ئەکسپایر دێتە ئەم وڵاتە، خواردنی ئەکسپایر دێتە ئەم وڵاتە، ئەو بەرپرسانەی یاخود ئەو دەوڵەمەندانەی کە لەگەڵ بەرپرسە گەندەڵەکاندا شەریکە دەزن کە بە قورجی ئەم میلەتەیدا دەکەن، هەمووی تووشی ئەو نەخۆشی جۆرەها نەخۆشی سەرەتان و شیوچی بوون. ئەمە موسیبەتێکە، بەڵایەکی زۆر گەورەیە، دەبێزانی ئێمە لە چه واقعێکداین. پاشان ئەم واقعی ئێستا ئێمە بریتێ لە نائومێدیەکی زۆری خەڵک، ڕەشبینێکی زۆری خەڵک، کە بەڕاستی من لێرەوە بە هەموو لایەک دەڵێم ئینسان نابێ نائومێد بێت، نابێ ڕەشبین بێ. کاتێک هەڵبژارنێک دێتە پێش چۆ بەو شێوە دەنگ بدە کە پێت وایە ئیحقاقی حەق دەبێ و حەق دەشەستی و باتڵ لا دەچێت، زوڵم کۆتایی پێدێت، نەک دەستە و ئەژنۆ دابنیشی و لەبەر خۆتۆ پرتۆ بۆڵە بکەی، هیچ نییە. چارەسەر لە چیدا دەبینین؟ یەکەم دەبێ ئێمە هەوڵ دەین پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دوادوەری لە قورجی حیزب بێنینە دەر. حیزب هەموو شتێکی هەڵوشیوە، حیزب وای کردوونە حکوومەت بێت، لە پەرلەمان بێت، نە دەسەڵاتی دادوەری دادوەری بێت. بیستان لەو ڕۆژاندا چۆن دادوەری کرا، بەر لەوەی دادوەری بکرێ و دەرەنجامەکەی دەرکەوێت چۆن ڕاگەیەندرا. ئەمە چی پێدەگوترێت؟ دەبێ هەوڵ دەین کار بکرێ بۆی حکوومەت سەربەخۆ بێ، لە قورجی حیزب بێتە دەر. پەرلەمان دەبێت سەربەخۆ بێت، کانگای بڕیاردان و یاسادانان و چاودێری حکوومەت بێت، و دەبێت دەسەڵاتی دادوەری. من دەزانم حاکمانی بەڕێزمان هەن، خاوەنی بیرروڕای خۆیانن، بەڵام بەداخەوە وەکو دەستگای دادوەری دەسەڵاتی قەزایی ژێرچەپۆکی حیزبە. کەسانێکن خەڵک دەکوژن، دوای لەو بازارە دەخولێنەوە، لێرە جێی نەبوو دەچێ بۆ ئەو لا لەو لا دێ بۆ ئێرە، بەڵام کەسانێکی دیکە لەبەرەوە ڕەخنە دەگرێت لە حکوومەت، لەبەرەوە دەڵێ ئەو شتە هەیە، یاخود زانیاریان لەگەڵ یەکتر گۆڕیوە تۆ لەبارەی شتێکەوە، ئەوە بە جەریمە و تاوان دادەنرێت. دووهەم پێویستە کارێک بکەین دەست هەڵبگیرێ لە تاڵانکردنی خێروبێری ئەم وڵاتە. نازانم ئەوانە کەی تێر دەبن، بیستمە هیوا هەیە، چەند ملیاری هەیە، کاکە تۆ تا کەی عمری خۆت بۆ خەنجە داناوە، دەتەوێت چەندی کە نەتبینی ملیار لێرەکانی دیکەی دنیاچیان لێ هات، ئەو وڵاتانی کە هەموو شتێکی عیباد و بیلادیان بەی خۆیان دەزان نەتبینی چیان لێ هات، تۆ چی لێ دێ؟ خۆ ئەگەر خەڵکی لێت ڕانەپەڕێ و خەڵکیش ژێرە و ژوورت نەکە، هەر بۆ خۆت بە دەردی خوا دەمری. و پێویستە هەوڵ دەین ژێرخانی ئابووریمان هەبێ، لەسەر پێی خۆمان بوەستین، چی دیکە ئەم وڵاتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای ئەملاولانە بێت، و چی دیکە گەنجەکانی ئێمە لە کوڕان و لە کچان بێکار و بێئیش نەخولێنەوە. چەند ساڵ دەخوێنێ بە قەرز و قۆڵە بە ناڕەحەتی لە بەشی ناوخۆیی لەکوێ دوایی دەردەچێ، بەڵام تەماشا دەکەی تاین ناکرێت، کارێکی دەست ناکەوێت. بۆ؟ چونکە وان کردووە کە کار نەبێت لە وڵاتەدا، لە حاڵێکدا کە ئەم وڵاتی ئێمە پڕ لە کرێکاری بیانی، تەنانەت ئەوانەی کە خزمەتی مزگەوتەکانیش دەکەن، زۆر ئەوانەی کە نێو شار و کوچەکان پاک دەکەنەوە، هەمووی تەماشا دەکەی بیانیە، کەچی خەڵکی شەیە لە برسان خۆی دەکوژێ. ئێمە خەڵکمان خراپ، ئەو میلەتەمان خراپ، ئیدارەدا و زۆر خراپ، و پێویستە ئێمە هەوڵ دەین دادگەری بچەسپێنین. دادگەری براو خوشکانی بەڕێز بریتێ لە وەرگرتنی ئەوەی کە مافتە و دانی ئەوەی کە حەقە لەسەرت، ئەخذ ما لەکە و ئیعطاء ما عەلەیکە. هەندێکی دیکە دەڵێن دادگەری بریتێ لە جێڕانەوەی ماف بۆ خاوەن ماف و سپاردنی ئەرک بە بابای شایستە. هەندێکی دیکە دەڵێن دادگەری تاکە ئامڕازی مسۆگەری سەقامگیریە. زۆر جار باسی تەبایی دەکرێت، باسی ڕێکی دەکرێت، بناغەی تەبایی، بناغەی ئاشتی کۆمەڵایەتی بریتێ لە دادگەری. دادگەری دەرەنجامی ئەمانەیە:
ماف و ئەرک و ئازادی پێویستە بۆ هەر کەسێک دەستەبەر بکرێت سەروەری یاسا پێویستە شتێک بێ کە مشتومڕی لەسەر نەبێ کاری دامەزراوەی پێویستە بکرێت چاودێری و لێپێچینەوە هەبێ لەسەر بۆ بەرپرسان و بە هەموو جۆرەکانیەوە ستەم ڕیشەکێش بکرێت لە ئەنجامی ئەوەدا دادگەری دەشەست بێ کەواتە دادگەری وشەیەک نێ بە بەزار بگوترێ بەڵکو پرۆسەیەکە و دەرەنجامێکە کۆمەڵێک پێشەچی هەن بێمە سەر تەوەری پێنجەم لە ڕووی خێزانی کۆمەڵایەتیەوە واقع ئێستامان دەیبینن لەلایەکەوە هەڵوەشانەوەی خێزان ناڵم هەڵوەشانەوە هەڵوەشاندنەوەی خێزان کاری زۆر دەکرێت بۆ هەڵوەشاندنەوەی خێزان بۆ بێسەرۆبەری ئەخلاقی و ڕەوشتی هەڵگێڕانەوەی ژن لە مێرد لە ژن کوڕ و کچ لە باب و دایکیان ئەگەر ڕاستەوخۆ پێیان نەڵێن لەو کەناڵانەوە کە بە پارەی نەوت بە پارەی نەوت و نەوتی دزراوی ئەم وڵاتە کار دەکەن خەڵک دێنن لە تورکیاوە لە ئێرانەوە لە سووریاوە لەملاوە لەولاوە دێنن گەنجەکانی ئێمە فێری داڕوخانی ئەخلاق دەکەن فێری ناپابەندی دەکەن آخر کاتێک کە گەنجەکانت بەو شێوەیان لێهات کە شتێک نەبێت لە ژیانیاندا ئامانجێک نەبێت لە ژیانیاندا بەرزتر لە گەدە و داوێن و گیرفانیان ئەو گەنجانە دەبێت چوو بێریش خێریان لێ بکرێت ئەم وڵاتە کە گەنجەکانی وای لێبێ کوڕکچەکانی وایان لێبێ کە شتێکی لە غەریزەکانی خۆیان سەرتر نەبینن دەبێت چه ئایندەیەکی ڕەش و تاریک چاوەڕێیان بکات هەروەها داڕوخانی ڕەوشت و ڕەوازپێدانی ڕەوشت نزمی من زانیاریم هەیە لە هەندێک لەم شارانەی ئەم وڵاتی ئێمە چەندان شوێنی تایبەت هەیە سەرپەرشتی دەکرێن دام و دەستگای دژە تیرۆر و ئاسایش و ئەوانش دەخلیان بەسەریانەوە نییە بەڵکو دەستیان لە پشت دەدرێ کە نێرگەلەیان تێدا دەکێشرێ بەڵکو زۆر لە نێرگەلە کێشان خراپتریشیان تێدا دەکرێت کە شایستە ئەوە نێ لە مەجلیسدا باسی بکەم ئەدی دژە تیرۆر و ئاسایش لە شوێن چارەسەری ئەو دیاردەوە نەخۆشیە بکەن ئەی نازانن ئەمە شێرپەنجەیەکە لە هەر میلەتێکی بدا دای دەڕسێنێ وەکو حافظ ئیبراهیم دەڵێ وئینەمە الأمم الأخلاق فإن هم ذهبت أخلاقهم ذهبوا کۆمەلگاکان بریتین لە ڕەوشتیان نەما دەڕۆن تەماشای مێژوو بکەن مێژووی گریکەکان بکەن مێژووی یۆنانەکان بکەن فارسەکان بکەن ڕۆمەکان بکەن میسرەکان بکەن مێژووی دەوڵەتی ئیسلامی بکەن هەموو ئەوانە کاتێک کە لە ڕووی داڕوخانی ڕەوشتەوە لە ڕووی نەمانی قیەم و بەها بەرزە ڕوحیەکانەوە خراپ بوون کۆتاییان پێهاتوو و داڕوخاون ئەمجا واقعی ئێسامان پێشتر باسم کرد بریتێ لە چینایەتی و قڕ و پڕی بریتێ لە بغڕابوون بەو پارە و سامانە حرامەی کە کەوتۆتە بەردەستیان بەو دەسەڵاتە مزەیەفەی کە بە هەڵبژاردنی تەزویر و ساختەکاری وەدەستی هێناوە پێ بغڕابووە جا منەوە هەموو خەڵکەم لەگەڵدایە ئاخر خەڵکت چۆن لەگەڵدایە چۆنت خەڵک لەگەڵدایە بزانە بۆ خەڵکە بە قەناعەت لەگەڵ تۆدایە زانم ڕاست دەکەی و خەڵکە لەگەڵدایان بە تەزویر یان بە زارچەورکردن یا بە هەڕەشەلێکردن یا بە هەڵخەڵەتاندن چۆنت خەڵک لەگەڵدایە چارەسەر پێم وایە دەبێ هەموو لایەک بەڵام بە تایبەت چینی سیاسی ئەگەر بیانێ ئەم هەرێمە زایە نەبێت دەبێت سەر بەرەو ئاسمان هەڵبڕن خوایانەوە بیر بێتەوە خوا سبحانە وتعالە خوایان بیر بێتەوە ڕۆژی دواییان بیر بێتەوە سەرنجامی خۆیانیان بیر بێتەوە گەر موسڵمان و ڕاست دەکەن پاشان ئایندە تەماشا بکەن ئێستا تەماشا مەکەن تەماشا بکەن هەمووتان لە یادتان ئەوانەی کە تەمەنێکتان هەیە کە تازە ڕاپەڕین کرابوو 30 ساڵ لەمەوە پێش لە ئازاری لە مانگی سێی 91دا ڕێک 30 ساڵ لەمەوە پێش تقریبەن خۆتان دەتان بینی کە وەزع چۆن بوو خەڵک چونکە ئومێدی هەبوو سبەینە حکوومەتمان دەبێت پەرلەمانمان دەبێت ئێمە خاوەنی بوونی خۆمان دەبین قەواری سیاسی خۆمان دەبین خەڵک سەبری دەگرت من خەڵک هاتۆ بۆ لام بە چیلۆ داوای ئاردی کردووە زۆر نەداری بوو زۆر هەژاری بوو بەڵام لایەکەوە خەڵک ئومێدی هەبوو لە لایەکی دیکەوە بەرپرسەکانی وەک خۆی دەبینین ئەو کاتەش بەرپرسەکان پێویستیان بە خەڵک بوو
وەکو چۆن لە زمانی شۆڕش و پێشمەرگاتیدا پێویستیمان بە خەڵک بوو خوامان بوو خەڵکی فەرمومان بکە و شۆربایەکمان بداتێ ئەو کاتەش خەڵک پێویستی بە بەرپرسان و حیزبەکان پێویستیان بە خەڵک بوو ئەو کاتە خەڵک حاڵەتێکی دیکەی هەبوو بەڵام ئێستا ئەگەر ئایندە ببینین ئەگەر ئێمە دوای 30 ساڵ ئەمە بارودۆخەکەمان بێت 10 ساڵیکە بێنە بەرچاوی خۆت 20 ساڵیکە بێنە بەرچاوی خۆت بە تایبەت کە لە ڕووی مادیگەری و لە ڕووی بە ئاژەڵ تەماشاکردنی مرۆڤ و بە مادە تەماشاکردنی ژیان ڕۆژ بە ڕۆژ لە دنیادا پەرە دەسێنێ ئەگەر ئێمە دوای 30 ساڵ ئەمە بەرهەممان بێت دەبێت دوای 15 و 20 ساڵیکە دەبێت چیمان لێبێت و پێویستە زۆر بە خێرایی بۆی لە ڕووی خێزانی کۆمەڵایەتیەوە چارەسەرێکی ئەم دۆخە بکەین ئەو کەناڵانەی کە ڕەوشتی خەڵک دەڕوخێنن قێم و بەهاکە ناهێڵن قودسیەت و پیرۆزی بۆ خێزان و بۆ نێوانی خۆشەویستی نێوان ژن و مێرد و دایک و باب و ڕۆڵەکان ناهێڵن پێویستە ئەو کەناڵان بێدەنگ بکرێن باشیدی کۆمەلگاکەی خۆمان بۆ خۆمان نەڕوخێنین باشیدی کە بەدەستی خۆمان قەبر خۆمان هەڵنەقەنین ئەوە قەبر هەڵقەندنە ئەوەکو کارەکەی مەلای مەزبورەیە کە لەسەر لقی درەختێک وەستا بوو هەر ئەو لقەشی دەبڕیەوە پێش لقەکە خۆی کەوتە خوارد و پێویستە کاری جدی بکەین بۆ پەروەردەکردنی خێزان و تۆکمەی کۆمەلگا ئێمە خەڵکی شارەزامان زۆر لە وڵاتەدا ئەوانەی کە لە هێندێک لە کەناڵەکان دەرفەتیان پێدەدرێ قسە بکەن خەڵکی پسپۆڕ و شارەزامان هەیە خەڵکی دڵسۆزمان هەیە ئەوانە با بواریان پێ بدرێ ئەوانە بە دەرفەتیان پێ بدرێ بە ئەوانە قسەکانیان بیردۆزەکانیان پێشنیارەکانیان تەبەنی بکرێن تەوەری شەشەم لە ڕووی فیکری و ئیمانی و بانگەواز و پەروەردەوە واقعی ئێستامان ئەگەر تەماشا بکەین لە وڵاتێکی موسڵمان نشیندا زۆر سەرجۆلاکی ئیسلام و عەقیدەی ئیسلامی و فکری ئیسلامی و ئەخلاقی ئیسلامی و بانگەوازی ئیسلامی پەروەردەی ئیسلامی دەکوترێ لەلایەن کێوە لەلایەنی ئەو کەسانەوە کە خۆیان بە سەرپەرشتیار و بەڕێوەبەری ئەم وڵاتە دەزانن هەروەها ڕەواژی زۆر دەدرێت بە فیلم بە هونەری ڕوخێنەر ڕەوشت ڕوخێنەر بە هونەری ژیان بێبایەخکەر پێویستە ئەوانە بوەستێنرێن و چارەسەر بەوەیە کە بگەڕێنەوە بۆ ئیسلامی بەرجەستە لە قورئان و سونەتدا تەنیا وەحی خوایە بە کەڵکی هەموو کات و شوێنەکان دێت ئەگەر نابۆچوونی زانایان ئیجتیهادی زانایان فلان مەزەب و فلان بۆچوون ڕەنگە بۆ کاتی خۆی باش بوو بێ بۆ کۆمەلگایەکی دیاریکراو باش بوو بێ بەڵام وەحی خوایە بە کەڵکی هەموو کات و شوێنەکان دێت هەروەها پێویستە کاری زیاتر بکەین لە بواری فیکری ئیسلامی ڕاست و ڕەسەن و بانگەوازی ئیسلامی و پەروەردەی ئیسلامی ئێمە خۆمان وەکو خەڵکی کۆمەڵ و هەندە جاری ڕووم لە کۆی خەڵکو جەماوەرەکەمانە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ئاینەکەمان و بەرامبەر بە میلەتەکەمان و پێویستە کاری جدی بکەین لە بواری ئەدەب و هونەری و بەرهەمهێنانی شان و فیلمی خۆماڵی کە تعبیر بکەن لە خۆمان لە ئاینی خۆمان لە کللتوری خۆمان لە ڕەسەنایەتی خۆمان نەک هەر فیلمی تورکی و ئێرانی و ئەژنەبی و ئەوانە بێنی و سەرنجام خەڵکیان پێوە سەرقاڵ و سەرگەرم بکرێ و گوێش نەدەی ئەوەی چ دەرهاویشتەیەکی لێ دەکەوێتەوە کە دەرهاویشتەکەی بێتێ لە هەڵوەشانی خێزان و دارزاندنی کۆمەڵگا و پێویستە ئەم واقعە سیاسی و ئابووریە پڕستەم و قۆرەخکاریە بگۆڕین چونکە ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر بەلا ڕێدابردنی خەڵک لە ڕووی فیکریەوە لە ڕووی ڕەوشتیەوە لە ڕووی پەروەردەییەوە کاتێک ئەو کەسە چاو هەڵدێنە تەماشای سۆشیال میدیا دەکات تەماشای تەلەڤیزیۆن دەکات گوێ هەڵدەخا هیچ شتێک نابیستێکە لە خوای نزیک بخاتەوە من تا ئێستا لەم وڵاتەی خۆماندا جاری کەس گوتوم ئێساش دووبارەی دەکەمەوە بەرپرسێکی باڵای ئەم وڵاتم نەبینیوە لێم نەبیستووە باسی خوا باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕۆژی دوایی باسی ڕەوشت باسی ئاین باسی ئەخلاق بۆ خەڵکە بکە ئەوە مصیبەت نییە تەماشا هەر دەبووە عیبرەت وەربگرن لە سەرۆکی وڵاتانی ڕۆژاوا کە هێندە پیان معجەبن و پیان هەڵا دەڵێن ئەوانە لە دینی خۆیانیان پێشەرم نییە ئەوانە باسی خوا دەکەن باسی ڕۆژی دوایی دەکەن باسی دین دەکەن بەڵکو جارێ و باسی ئیسلامیش دەکەن پۆتین جارێک ئاەتێکی هێنا بۆ گدوی مسلمانان دەبێت تەماشام ئاەتە بکەن یعنی ئەو برادەرانی ئێمە حکومڕانانی ئەم وڵاتە زۆر خراپ
بەرامبەر بە ڕابردووی خۆیان هەست بە شەرمەزاری دەکەن. ئاخر ڕابردووی ئێمە چی تێدا ئەزگە لە خێر و چاکە؟ باشە ئەم میلەتەی ئێمە لە ئیسلام غەیری سەربەرزی و چاکە و خێر چی دەستکەوتووە؟ هەر کەسێک کە تێنماندا هەڵکەوتووە چ لە بواری هونەر، شعر، ئەدەب، نووسین، خەباتی ڕزگاری خوازی هەمووی دەرچووی قوتابخانەی ئیسلامین، هەموو دەرچووی حوجرەکانن، هەمووی دەرچووی تەکیە و خانەقاکانن، هەموو ئەو کەسانە بوون کە بە شیری ئیسلام و دینداری فرچەک دراون. بێمە تەوەری حوتەم و کۆتایی براو خوشکە بە ڕێزەکانم، ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پێویستە ئێمە ئاوڕێکی جدی بدەینەوە لە گەنج و لاوەکانمان. بەڕاستی ئێمە چوەکو کۆمەڵی ئیسلامی ئێستا چوەکو خەڵکی دیکەی کە لە تەوژمی ئیسلامیدایە ئێمە بەرپرسی یەکەمین بەرامبەر بە گەنج و لاوەکانمان. خەڵکی دیکە ئەوە دیارە گەنج و لاوی بۆ ئەوەیە تەزویری پێ بکا و بەکاری بێنێ، بەڵام ئێمە وەکو ئەمانەتێک دەبێت تەماشای منداڵەکانمان، هەرزەکارەکانمان بە کوڕ و کچەوە ئەوانەی کە تازە پێدەگەن و هەروەها گەنجەکانمان بکەین. ئەوان ئایندەی هەر کۆمەلگایەک بەسراوتەوە بە چینی گەنج و تازە پێگەیشتوویەوە، لە ڕووی فێرکردنیان، لە ڕووی چارەسەرکردنی کێشەکانیان، لە ڕووی ئاسانکاریکردنیان بۆ کە هاوسەرگیری بکەن، بۆ ئەوە کە لە ڕووی ئەخلاقی و ڕەوشتیەوە دانەڕوخێن، و لە ڕووی ئەوەوە کە کۆتایی بهێندرێ بەوە کە چی دیکە ئەم خەڵکە ڕموودەی بەکارهێنانی مادە بێهۆشکەرەکان بێت. نەتان بینیوە لە تاران لە شوێنە قەڵەباڵەکانی وڵاتانی ڕۆژاوا چۆن خەڵک کەوتووە، ئەوانەی کە معتادن، ئەوانەی کە خو دەگرن بەو مادە سەرخۆشکەرانەوە، چۆن مێشومەگەستیان دەوروچێ دەبنەبار بەسەر کۆمەلگا و بەسەر دەوڵەتیشەوە. ئێمە هەر بۆ خۆمان بارودۆخەکەمان تەواو نییە، بۆچی چیرێکیش لەوانە بەسەر خۆمان بکەینە سەربار. و پێویستە کاری زیاتر بکەین لەو ڕۆ کە ڕێ تەخت و ئاجوختر بکەین بۆ خوشکانمان. بەبێ ئافرەتان کۆمەلگا بەرەو پێش ناچێت. کۆمەلگایەکی دواکەوتوو پێشێ دەبێت تەماشای ئافرەتەکانی بکەیت. ئافرەت کە دواکەوتوو بوو، ئافرەت کە ناحاڵی بوو، ئافرەت کە پەروەردە نەکراو بوو، ئەو وەچێش کە پەیدای دەکاوی شەر پەروەردە نەکراو و ناحاڵی دواکەوتوو دەبێت. پێویستە ڕێت تەخت و ئاجوختر بکەین بۆ خوشکانمان، بۆ ئافرەتەکان، هاوکاریان بین، دەستبارگەریان بین، هاندەریان بین، و بزانین کە ئەوانی شۆک و پیاوان ئەرچیان لەسەر شانە. خوای پەروەردگار وا دەفەرمێت من ذەکەر ئەو ئونثا بعضهم من بعض، نێر و مێ. خوای پەروەردگار لە چەند شوێنی قورئاندا هەردووشیان پێکەوە باز دەکات. والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. بۆی من لێرەوە دڵسۆزانە بە هەموو برایان دەڵێم، هەر کامێکتان دەستبارگر و هاوکاری هاوسەری بێت، کچەکەی بێ، خوشکەکەی بێ، دایکی بێ، خزمەکانی بێت، چونکە ئافرەت بێگومان پیاو دەتوانێت عەرقەلەی بۆ دروستکات، دەتوانێت پەرچی بخاتە بەردەم و دەتوانێت هاوکار و پشتیوانی بێت. هەڵبەتە ئافرەتانیش دەبێت هاوکاری پیاوەکان بن، ئەوانیش بە هەموو شێوەکانیانەوە. و پرسێکی دیکەوەی ئێمە زیاتر هەوڵ دەین گەشە بدەین بە کاری خێرخوازی خۆمان. کاری خێرخوازی ئێمە کە هەموو سنوورەکانی تێپەڕاندووە، نەمان بەستۆتەوە بە کۆمەڵی ئیسلامیەوە، بەڵکو سنووری حیزبی تێپەڕاندووە. لە خزمەت خەڵکی ئەم وڵاتەدا پێویستە زیاتر پەرەی پێ بدەین، و من دەستخۆشیش دەکەم لە هەموو ناوەندەکانمان کە کاری خێرخوازی دەکەن بە هەموو بەشەکانیانەوە، کە خەڵکێکی زۆریان لە مەینەتی، لە بێخانووی، لە دەردەداری، لە نەخۆشی، لە پەژارە دەرباز کردووە. هەڵبەتە هەر بە پارەی خێرخوازان و هاوکارانیش خوا پاداشتیان دەتەوە، پێویستە ئەوە زیاتر گەشە پێ بدەین. و پرسی چوارەم و کۆتاییم ئەوەیە کە ئێمە لە ڕووی بەڕێوەبردنی حیزب و زەبط و ڕەبتی حیزبی پێویستە پێشکەوتوانەتر و گەشە سەندوانەتر کار بکەین. ئێمە هەر شێوازێک، هەر ئامرازێک، هەر شێوەیەکی کارکردن، هەر فۆرمێک بۆ تەشتێکی کۆن و بە کەڵکی ئێستا نایە بە چاوی پێدا بجێڕین و شوێنەکەی پڕکەین و بە شێواز و ئامراز و هۆکار و فۆرمێکی باشتر و پێشکەوتوتر و گونجاوتر لەگەڵ واقعدا. ئەوە عادەتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام و عادەتی چوار خەلیفە ڕاشیدەکانی بە خوالیان ڕازی بێ، کە هەرگیز تێوەڕانەماون چاوسڕ داگرن لەسەر هەندێک شێواز و ئامراز و فۆرمی تایبەت بە مقدسیان نەزانیون. ئەوەی مقدسە نابێت دەستکاری بکرێ
بریتێ لە وحی خوای پەروەردگار، بریتێ لە قورئان و سونەت، بریتێ لە ئامانجە شەرعیەکان، بەڵام شێواز و ئامراز و ڕێبازەکان دەبێت ڕۆژانە و دەبێت هەمیشە بە پێی پێویست دەستکاریان بکەین. لە کۆتاییدا دەڵێم ئێمە پرۆسەیەکی هەڵبژاردننی سەرکردایەتی ئەوەندام سەرکردایەتیانەی کەماوە لە پێشمانە. لێرەوە من دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵێم کە پێویستە زۆر بابەتیانە، زۆر دڵسۆزانە خوای پەروەردگار بەسەر خۆمان وکەی نەشایەت و چێ پێمان وایە شایستەترە چاکترە بەبێت توێ خوێندنەوەی کە دەیناسی نایناسی چێ چۆنە چۆن نییە پێشتر پەیوەندی بۆ نەبووە یا ڕۆژێک تۆی تووڕە کردویانە تۆی ڕازی کردووە ئەوانە نابێت تێ بخوێندرێنەوە وەکو لە کۆبوونەوەکانیشدا کە بۆ مەڵبەندەکان بەسمان باسم کرد. هیوادارم چاودێری خوای پەروەردگار بەسەر خۆمانەوە ببینین و زۆر بابەتیانە و زۆر دڵسۆزانە و بە پەرۆشانە بۆ ئایندەی ئەم ڕەوت و تەوژمە ئیسلامیە ئاوا دەنگ بدەین سەرکردایەتێکی ئاوا هەڵبژێرین. لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە لە کۆتاییدا کە بە کەڕەمی بێسنووری خۆی لە سەرجەم ئەو براو خوشکانەمان خۆش بێت کە یان شەهید بوون یا بە شێوێک لە شێوەکان کۆچی دواییان کردووە و ئەم کاروانەیان بەجێهێشتووە. ئومێدم وایە خوای پەروەردگار بە بەرزەکانی بەهەشتی گەیان بن، خوا بە کەڕەمی خۆی ئێمەش بەردەوام کە لەسەر ڕاستە شەقامی خۆی بەڕاست و ساغی بەبێ فێڵی بەبێ گرێ و گۆڵی لەگەڵ خوادا و لەگەڵ خەڵکی خوادا. کۆتایی وتارەکەم هەموو بۆ دێنم بە وشەیە کە عەبدولقادر گەیلانی دەیگوت ئیسلام لە دوو وشەدا خولاسە دەبێتەوە صدق مع الحق خلق مع الخلق، ڕاستی لەگەڵ خوا ڕەوشتی جوان و ئاکاری پەسەند لەگەڵ خەڵکی خوا بمان ڕازێنێتەوە بەڕاستی لەگەڵ خۆی و ڕەوشتی جوان لەگەڵ بەندەکانیدا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، زۆر سوپاس. دار پرتەقاڵی ئەوینم، دار بەڕووی سایە سەنگینم، سنەوبەری باڵا تەڕ و گەردەنی بەرزی سەفینم، جلوە و جەماڵی ئاسمانم، پەڵەی شیناوەردی جانم، تاوە بارانی نیسانم، بۆ تەمووزی نیشتیمانم. بەڕێزان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئێستا بەڕێز هاوژین عومەر سەرۆکی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بابەتی دەنگدان با لیژنەی بەڕێوەبردنی کۆنگرە دەخاتە ڕوو. لە ئاسمانی تێکوشانە بۆ ئازادی نەتاوەکان هەمان چەکی هەبوو زەڕی واشانە، بۆ ئازادی نەتاوەکان هەمان چەکی هەبوو زەڕی واشانە. بەڕێزان، خۆشەویستان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لە بەرواری 3 ئەیلولی 2019 ڕاستپێررا بۆ ئەوەی ئامادەکاریەکان بۆ بەستنی کۆنگرەی چوارەم دەست پێ بکات. لە ئێستاشدا لە میانەی بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمدا لیژنەی باڵای ئامادەکاریش پێویستی بەوەیە شەرعیەت لە ئەندامان وەربگرێ بۆ ئەوەی بتوانێ بەردەوام بێ یا بە پێچەوانەوە
بۆیە ئێستا پێویستمان بە دەنگی ئێوەیە. ئایا ئێوەی بەڕێز ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ڕەزامەندن لەسەر ئەوەی کە لیژنەی باڵای ئامادەکاری بەو ئەندامە بەڕێزانەی کە لێرە کۆنگرە بەڕێوە دەبن ببن بە ئەندامی لیژنەی بەڕێوەبردنی کارەکانی کۆنگرەی چوارەم، کێ لەگەڵ ئەوەیە ئەم لیژنەیە شەرعیە دووەرگرێ دەسەڵ بڕێز ئەحمەد نەبێ. دەستان خۆش بێ، زۆری نەیەنا، دەستان خۆش بێ. زۆر سپاس. لە ئێستاوە لیژنەکەمان دەبێ بە لیژنەی بەڕێوەبردنی کۆنگرەی چوارەم. زۆر سپاس. بەڕێزان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئێستاش بەڕێز مامۆستا عەبدولحەکیم زراری ئەندامی لیژنەی بەڕێوەبردنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیماننامەی ئەندامانی کۆنگرە دەخوێنێتەوە. بڕێبواری بەجەوڕی ڕێگایەکی سەبت و دوورە بەناوی خوای بەبەزەیی بەخشندە. بەڕێزان، ئەو پەیماننامەیە کە دەیخوێنینەوە بێگومان بۆ هەموو ئەندامانی کۆنگرەیە. زاوەکو نیشانەیەک بۆ پابەندی بە نێوەڕۆکی پەیماننامەکە بە پێویستی زانین بەڕێزتان هەستنەوە سەر پێ تا ئەو پەیماننامەیە دەخوێنینەوە. پەیماننامەی ئەندامانی کۆنگرە. پەیمان دەدەم بە خوای گەورە کە دڵسۆزانە و بەرپرسانە و بۆ بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی سەرنج و ڕەخنە و پێشنیارەکانم بخەمە ڕوو و بۆ هەڵبژاردننی سەرکردایەتی داهاتوو بە ئەمانەتەوە دەنگ دەدەم و بە ئەنجام و بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرە پابەند دەبم. سپاس بۆ پابەندیتان. وەرن بە پێکەوە کۆبی خۆری ئومێدی ئایندا من و تۆبی. بەڕێزان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، بەشی یەکەمی کارەکانی کۆنگرە لە ئێستادا بە کۆتا گەیشت. ئێستا کاتی ئەوەیە کە پشووی نیوەڕۆ وەربگرین بۆ ئەنجامدانی نوێژی نیوەڕۆ و دواتر نان خواردن. خوشکانی بەڕێز ئاگادارەکەینەوە کە لای ڕاست ئەوان لەوێ هەم نوێژ و هەم پشووی خۆیان وەردەگرن و برانیش لای چەپ. کاتژمێر دوو ئاگادارتانەکەینەوە کاتژمێر دوو کاتی دەستپێکردنەوەی کارەکانی کۆنگرە دەبێت کایە. ئەوەی نەهێڵێ دەرکەون تەمی غەدرە ڕەنگی چیەی بەرزی هێژم وەکو بەفرا ئەوەی نەهێڵێ دەرکەوم تەمی غەدرە